گروپی خوێنەرانیشی بریتین لە چەند کچ و کوڕێکی ئەکتیڤ و خوێنەر کە هەر جارەی خوێندنەوە بۆ کتێبێکی دیاری کراوەکەن و ناوەڕۆکی کتێبەکەش دەخەنە بەرباس و لێکۆڵینەوە. بێگومان جیاواز لە چالاکیەکانی پێشوویان ئەمجارەیان فەرهاد چۆمانی کە نوسەری ڕۆمانی تەونی بریایە خۆشی ئامادە ئەبێت لە چالاکیەکەدا کە باز لە ڕۆمانی تەونی بریاکەن و هەموو لایەنە شارەوەکانی ناو ڕۆمانەکە بە ئامادەبوونی نووسەری ڕۆمانەکە فەرهاد چۆمانی دەخەنە ڕوو. خانەی فەرهەنگی شین گروپی خوێنەرانی شین کە بریتین لە چەند کچ و کوڕێکی خوێنەر هەر جارەی خوێندنەوە بۆ کتێبێکی دیاریکراوەکەن و گرنگی و ناوەڕۆکی کتێبەکەش ئەخەنە بەرباس. جیاواز لە چالاکیەکانی پێشویان بۆ ئەمجارە فەرهاد چۆمانی نووسەری ڕۆمانی تەونی بریا خۆشی ئامادە بێت لە چالاکیەکەدا.